بەپی قۆناغی مرۆڤ کاریگەری کتێبەکانیش وردە وردە ئەگۆڕێ بەشێکی پەیوەندی بەوەیە باوەڕی مرۆڤ وردە وردە گۆڕانی بەسەراتەوە پێم وایە ئەم گۆڕان زۆر زۆر ئاساییە و ئەبێ مرۆڤ بەردەوام ئەم جۆرە گۆڕانکاریە ذهنیە بەسەرا بێت وەکو چۆن مناڵێک لە ڕووی پێگەیشتنەوە ئەو پەرەی پێ ئەدرێت هەم لە ڕووی دەرەکیەوە هەم گەشەکە لە ڕووی ناوەکیەوە تا ئەگاتە بڵێن سەر و 40 ساڵ و بەرەو کامەڵبوونە ڕوا زەینی ئینسانی ژوایە زەینی ئینسانیش پێویستی بە کامەڵبوونە ئەو جۆرە تەغیرانەیە بەرەو کامەڵبوونی ئەبا وەکو چۆن ئەگەر کەسێک لە ڕووی داراییەوە جۆرە لە ئەشرافیەت جۆرە لە خانەدانی بیگرێتەوە کەسێک لە ڕووی کەسایەتی کۆمەڵایەتیەوە جۆرە لە خانەدانی کۆمەڵایەتیە بێت و ئیتر بێمنەت بێت لە هەندێشت و لەوەی کاریگەری خەڵکی لەسەر بێت زەینیش بە هەمان شێوە زەینیش جۆرە لە خانەدانی زەینی هەیە ئەشرافێتی زەینی هەیە کە ئەبێ دیسانەوە ئەویش هەر جۆرە لە جێگیری ئەیە بە مێشکی ئینسان بە زەینی ئینسان بە دیدگا و بینینی مرۆڤەکان ئەوەش بە کتێب قۆناغ بە قۆناغی کتێب دروستە بێ بۆیە هەر قۆناغێک جۆرە کتێبێک هەیە لەوەشێ زوڵم کەم بڵێم ڕێک دقیق ئەو کتێبە کاریگەری گەوری لەسەر بەجێ بەڵام من ئەتوانم کەمێک ینی خوێندنەوەی خۆم بۆ ئەو کتێب کاریگەریم سەرجەم پۆڵێن کەم ئەو کتێبانەی کتێبمان هەیە باشە کتێبمان هەیە خۆشە کتێبمان هەیە ینی چێژ بەخشە ئەو کتێبانەی کە باشن مخاتەبەی عەقڵەکەن ینی بەردەنگەکان عەقڵە ئەو کتێبانەی کە خۆشن زیاتر دڵنشینن لە دڵ ئەچەسپن ئەو کتێبانەی کە چێژ ئێن بە مرۆڤەکە جۆرە لە دامرکاندنەوەی ئەو ئارەزوانەیە کە مرۆڤ حەزی لێتی جۆری سێمیان باوەڕ ناکەم زۆر کاریگەریی وا بەجێ بێڵە لەسەر ئینسان دڵی پێ خۆشە و جۆرێک لە تەرجیعیەکە جۆرێک لە هاندانیەتێک کە تۆ ئەوەی هەیت باشیت هیچ خۆت مەگۆڕە ئەمە ئەو جۆرە کتێبەیە لای من زۆر کاریگەری جێ نایڵێت کتێبی دومیان خۆشن ئەو کتێبانن کە دڵ ئەبوژێنەوە ئینسان دڵی پێویستە لەم ژیانەیە بە بڕای من هونەر ئەم بۆشایە پڕکاتەوە کتێبە هونەریەکان دەقەکان دەقەشانویەکان هەندێک بابەتی هونەری لە گۆڤارەکانە دیوانە شعرەکان زۆر زۆر کە من زۆر هەمیشە لە هەموو ژوورەکان تقریبن ئەو ڕۆمانە یا دیوانە یان پەخشانە یا دەقێکی کراوە لە ناو تەنان لە ژوور نووسەکەش مامەسە ئەوانە هەیە کە زۆر جار پێشخەوتن ئەگەر لاپەڕەیەکیش بێ نایڵمانی هەوڵێن بیخوێنمەوە لە ناو ئەو کتێبانی وارووا جۆرێک من ئێستا لەوەش کەمێک جیاواز بێ لەو بابەتەیە من ئەکادیمیشم ئینسانێکی ناو زانکۆیە دەرسەڵێمەوە چەندی مەراحلی ئەکادیم بڕیوە جۆری کتێبەکان بەپی ئەو قۆناغانی ژیانم فەرقەکە بۆ نمونە ئەو دوو کتێبەیە کە زۆر کاریگەریان سەر من جێشتووە لە ڕووی لۆژیکی بیرکردن کە کتێبی باش بوون بەڵام مانوکەر بوون یەکیان بریتە لە کتێبی منطق ابن خەلدون فی شخصیەتی و حەزارەتی عەلی وەردیە ڕاستەکەی تەنیا ئەو کتێبی عەلی وەردیشم خۆشە هەنی کتێبەکانی تریم حەز لێ نییە خوێندومنەتەوە کەم تا زۆر بەڵام ینی ئەو کتێبان زۆر دڵ پێیان خۆشە ینی ئەوە نیە زۆرێک لە ڕازیکردنی تایە حکمی زۆر مطلقی تایە زۆر زۆر کتێبی پەنجە نەرمکردنە لەگەڵ ئەو واقعیکە هەیە من ئەوم پێ خۆش نییە کتێبە بێ بوو دروژێنێ گومانە بۆ دروستکە تەشکیک دروستکە کتێبێکی تر کە زۆر جێم نایە لە کاریگەری سەر بیرکردنەوەم جێهێشتووە لەسەر ئەوەی کە تۆ حەق نیت پێچەوانی ئەو کتێبانەی کە لە پەروەردە و ئەخلاق و لە دینە بە تۆ ئەوترێت زۆر جار ئەو ڕاستی مێحوەرە حەقیقەت مێحوەرە ئەو کتێبە ئەریک فرۆمە کە حەقیقەتی ئینسان حەقیقەتی بوون یاخود جوانی ژیان زیاتر بە دوای ئەوەیە کە چۆن ژیان باشتر بێت نەک چۆن ئەوەی ژیان هەیە ئەو کتێبێتی کە هەر بە ناوی ژیانەوەیە کتێبی بە ناوی ژیانەوەیە کتێبێکی ئەریک فرۆمە کاگازات بەرزی تەرجمەی کردووە ئەو کتێبەیەکە لەوانەیە کە زۆر کاریگەری لەسەر ژیانم جێهێشتووە لەسەر زەینم جێهێشتووە نەک لەسەر ژیانم ڕاستەکەی کتێبی تریش هەیە یان لەوەی تۆ زوڵم کردوێت لە خەڵکی تر کتێبی تر کاری مەسەلەن ئەو کتێبانی کە باش بوون بۆ من بیرکردنەوەیان کەمێک شڵەخاندووم کتێبێکی دنیا ئیسلام هەیە ئەحمەد بەغدادیە من بە سێ زمان تقریبا ئەخوێنمەوە بە فارسی و بە عەرەبی و بە کوردی ئەخوێنمەوە ئەو کتێبەی ئەحمەد بەغداد دنیا ئیسلام هەم نووسەر و ڕۆشنبیرێکی کوێیتیە بە حەڵقەش لە ڕۆژنامە کوێیتیەکان ناشتیە نووسی دنیا ئیسلام کتێبێکی زۆر تایبەت بوو لام کە جۆرێک لە بیرکردنەوەی بۆ مێژووی ئیسلام و بۆ دیار دە کۆمەڵاتەکانی ناو دنیای ئیسلام بە جۆرێک تر سەیری کەیتەوە هەموو ئەو
مێژووە حقیقت محورە نییە کە بۆن بوونا جاری وا هەیە لەبەر قودسیەتەکەی ناوێری ڕخنەکاری بکەیت. ئەو کتێبە زۆر بۆ من کتێبێکی کاریگەر بوو. لەناو کتێبە فارسیەکانە کتێبێکی ئیران و جەهان هەیە، ئیران و جەهان، هی عەبدولحسین نەواییە، 3 بەرگە، ڕاستە بە ناوی ئێران و جیهانەوەی، بەڵام کتێبێکە لەبارەی پەیوەندی دیپلۆماسیەکانی ئەم ناوچەیە لەگەڵ جیهانە هەر تقریبەن لە سەدەکانی ناوەڕاستەوە پیاە هاتووە هەتا ئەمە خیرانە. زۆر کتێبێکە تاریخی ورد لەگەڵ کۆمەڵایەتی زۆر ورد لە کتێبە جوانانەیە کە هەمیشە لە زەین ماماوەتەوە، ینی کتێبێکی ورد تەنها چنیوێتی پڕی کردووە لە ڕوودا و لەناو کتێبە کوردەکانیشە یەک دوو کتێب ئەوانش دیسانەوە هەر لە ڕووی زەینەوە یارمەتیان ناوم دنیا بینیان دەوڵەمەند کردوم. کتێبێکی مامۆستا ڕێبوار سوێلیە، دنیای شتە بچووکەکان، کە کتێبێکی زۆر زۆر جوان. بیرمە ئەو کتێبم بە ئیستیعارە هێنا، کتێبەکە بە پارە ئەمانێنە لە کتێبخانەی هەڵەبجە بە شەوانە بە کرێمانە 24 ساعت لات دەبوو بە پارە دوای ئەو بردەوە. من کەمێ درەنگ بردمەوە تقریبان پارەی کتێبەکەم یا بە کتێبخانەکە، بەڵام کتێبەکە نەبوو ئەڵبەتە چاپەکەی کەمێک وەزعی نەوەدەکانیش زۆر وانە بوو. ئەو کتێبەش کاریگەری سەرجێشتم کە خوێندمەوە. کتێبی تر کە زۆر لە ناو کوردیە کتێبەکەی کاک فاروق ڕەفیق ستەمکاریەکەی کتێبێکی زۆر لە ناو کتێبخانەی کوردیا، کتێبەکە ئەقڵ ئەوروژێنێت. ئەو کتێبانەی کە باشن ئەو کتێبانن کە گەردەلوولی زەینی دروستەکەن لە مێشکی ئینسانە. ئەو کتێبانە هیچ کات ئارامی نایەن بە ئینسان، هیچ کات دڵخۆشی نایەن بە ئینسان، بەڵکو قەلەقی ئەکەن، تووڕێی ئەکەن، پەیوەندیەکانی خۆی ڕێگەخەنەوە کە تۆ ئەو باوەی کە تویتایە باوێکی باش نییە. زۆر کتێب منی گریاندووە، چەند شت هەبوو جاری وایە زۆر گریاوم، بەڵام لە بنچینەیە هەستەکەم دوایی وتومە باشە چی بوو ئەو فەزایەک ئەو نووسەرە توانێتی بۆ تۆی دروست کات. ئەو کتێبانە منەگریێنن کە جاتر لە یەک کاتم عەقڵ و دڵی تۆ بەردەنگی ئەوانە، مخاتەبی ئەو کتێبانەیە. نووسەر زۆر زیرەکانە ئەو فەرشی کتێبەی چنیوە، ناتوانی تۆ لە سوچێکەوە بەجێ بێڵی، ئەبێ سەرجەم فەرشەکە بە یەک وێنەی گشتی جەشتاڵتی سەیری کەیت، بنیادی کۆی کتێبەکە وەرگریەوە. ئەو کتێبانەی کە زیاتر منیان گریاندووە لەبەرەوەی کە من هەمان کاتەوە گوتم بەشێکی کتێبی زۆر ئەکادمی خوێنمەوە و کتێبی تری هونەر و ئەدەبیش زۆر خوێنمەوە، ئێستاشی لەگەڵا بێت. ئەو کتێبێک کە زۆر ڕۆمانی بەفر قەت جەم نایڵە، ینی ڕۆمانی بەفری ئۆرهان پاموک لەو ڕۆمانە زۆر نایابانەیە کە کاری لەسەر جێمەشتووە. پێشەکی تاریک و ڕوون هیچ شتێک بەقەت پێشەکی تاریک و ڕوون لای من جێکەوتەی نیە، ینی ناتوانم بیر لێ بکەم و ئێستش کە بیر لە تاریک و ڕوونەکەم و ئینسانێکی پەرۆش، ئینسانێکی خەمخۆر، حەسرەتی 100 ساڵی ئینسانەتی هەڵگرتووە کە هێمنی شاعیرە. زۆر تایبەت لە تاریک و ڕوونە حەسرەتی ئەو نووسەرانە دەرەخاکەتیایە، ینی هەم ئینسانیەت لە بەرچاویان گیراوە، هەم کوردبوون، هەم ئەوەی جۆرێک لە هاواری ئینسان، شیوەنی ئینسانی وەکو خۆیڵێ، شیوەنی کوردبوونیشە. ئێستا زیاتر لە 50 ملیۆن نەفەر لەم ناوچەیە زیادەیە، لە ناو ئێرانە، لە ناو تورکیا، لە ناو پەیوەندی دەوڵەتەکانە، لە عێراقا، لە سووریایە. هێ من هەم کوردبوونێکی ئەقڵانی گرتبوویە بەر، هەم ئینسانی، هەم ئەو بۆیە زۆر تایبەتە. ئەو پێشکی تاریک و ڕوونە قەت نەمتوانێت تەواو بکەم، هەمیشە ڕۆم دیسان دوایی لەحزەیەکی بۆ وەرەگرم و دەست پێکەمەوە. لەناو ئەو کتێبانەی ترا کە زۆر لەگەڵ دڵما لەگەڵ عەقڵمان قسەی کردووە، چەند شیعرێکی هەژاری مکریانیە بە هەمان شێوە لە ڕووی پەیوەندی ڕۆح ئەو بۆ ئەو فەزایی کە تایە ژیمەکو کوردبوون کە من بەشێکم لەو ژینگەیە. ئەو کتێبانش کە پەیوەندی بە پەروەردەی ڕۆحی و دەرونی ئینسانەوە هەیە. دیوانەکەی مەولەویە، یانی دیوانی مەولەویش زۆر ئەم گریانە، ینی نازانم بۆچی وام زۆر جار شتی واشتیان نییە، بەس ینی ئەو خەڵوەتانەی کە مەولەوی لە شعرەکانی دروستی کردو بۆ ئینسان تەنیا ئەکاتەوە و زۆر خۆی پێ ناسێنێتەوە و جارێکیان تعارفی لەگەڵ دەرونی خۆی و زەینی خۆی پێکاتەوە. شعرەکانی مەولەوی لەوە چێ پەیوەندی بەوە کە خۆم هەورامیم لەوە پەیوەندی بەوە هەبێت، بەڵام
خۆمەلوی خۆی هەورامی نەبووە زانێ ئەوە یەکێکە لە تایبەتمەندیەکان بەڵام شارەکانی مەولەوی بەشێکیان هەندێکیان کە لەگەڵ ڕۆحی ئینسانە قسەکەن لەگەڵ منی باڵایە قسەکەن هەمیشە زۆر تایبەت بوون ئێستاش لەگەڵا زۆر جار خوێنەوە چ ینی ئەوانە منیان گریاندووە دیوانی سالم بەتایبەت کە لە ئێرانە بووە لە قەسری قەجەر و لە زیندانەکانە بووە ڕۆحی سالم و ئینسانێتی سالم ئەو غەریب کەوتانن یعنی هەمیشە من لە داران 5 ساڵێک دکتۆرام بخێن 4 ساڵ و شتێک 3 ساڵی سەرتایشمە لە ئێران بوو کە لە تاران ئەگەڕام نەمەتوانی دووسێ کەسێ بەجێ بێڵم کاک سەڵا یەکێک لەوانە سالم بوو سالم قەت کە ئەچوون بۆ کۆڵانەی تارانەوە هەر چوون بۆ قەسری قەجەر لەوێ ئەو عەزابەی سالم هەیەی کە عەزیەتیان ناوە لە شعرەکانە زۆر بەدیە زۆر بە واضحی دیارە ئەو عەزابەی سالم زۆر ینی بەجێم ناڵێن لەوانەیە کە دڵی ینی زۆر حەزەکەم هەمیشەیان خوێنمەوە بەڵام بەڕاستی عەزیەت مەیەن لەوەی کە بۆ دنیا ئەوە دڵڕەقە لەگەڵ ئێمەیە سالمێک کە لای ئێمە ڕەمزی ناسکی ئەوانەیە کەچی زۆر دڵڕەق بوون لەگەڵیە کە سالم ئەخوێندەوە و لە دەروونمە ئەمایەوە سەرکردەی بزنەوە ڕزگاری خوازی کوردم بیرەکەوتەوە کە لە ئێرانە عەزیەت دراون سمکۆی شکاک خەبرەکەی هەر لە تارانە بوونە ینی ئەوە کە مەزلومانە شەهید کرا ینی ئەو غەریبێم بیرەکەوتەوە هەر لە ڕێی سالمەوە دیسانەوەی هێ منم بیرەکەوتەوە لە غەریب دایم شەرگانی هێ من لە خەیاڵما بوون بزودنەوەی ڕزگاری خواز لە قۆناغی شەستەکانە کۆمەڵە سەرکردەی کورد لەوێ من لەوێ هەر عەزیەتە کێشن و عەزیەت دەدرێن لە سەکردە کوردەکان کە دوایی بوون بە ڕەمزی دیار و ئەوانە ئەمە وەکتی ڕۆمانێکی تازەی مامم زۆر گریاندمی ڕۆمانی مەولە کە باسی مناڵێکی بێباوکو دایکە کاکە عەزیەتی بووە لە ناو نزیک لە ئۆردوگایەکی ئەرانە لەوێ لە بینی کوردەکانی ڕۆژهەڵات و کوردەکانی باشوور کە ئاوارن لە ئۆردوگای دەبەن جڵیا ژیانی واقعی ئەو ڕۆمانش زۆر سیر گریاندمی هی مامە ئیبراهیم میکعەلی کە مامم جیا لەوەی کە مامیشمە هەر لەگەڵ باوکما لەو دوو کەسن کە زۆر کاریگەنە سەر ژیانی من جێهێشت و کۆڵێ مامۆستای یەکەمم بوون ئەو کتێبانەی کە حەزمەکرد و سەری بوومایە ڕاستی کتێبێکی چالمرزە بە ناوی من بە فارسی خوێند بە ناوی چیستیە علم ماهیەتی علم چێتی علم ئەو کتێبە زۆر ینی ئەو بیرم چوو لە وەڵامی کەمشە ئەو کتێبە زۆر کاریگەری سەر ژیانم زەینم جێهێشتووە لە ڕووی مەنهەجەتەوە ئەمە لەو کتێبە ئەکادیمیانەیەکە لەسەر تەسەووری ئەکادیمی من شتی گۆڕی پێشەوە باوەڕم وا مرۆڤ بێ زۆر بێلایەن بێ زۆر نازانم خۆی بگرێت ئەم معلومانە وەکو ئینسانێک وەکو ئالەتێک زانیاری وەرگێ و بیاتەوە بە خوێنەر کەمێک ئەوە زۆر باوە تقریبا لای خەڵکیش بەس کتێبەکەی چیستی علم ماهیەتی علم جۆرێکتر سێری علمەکە جۆرێکتر پەیوەندی ئاین و علم ڕێگە خاتەوە جۆرێکتر پەیوەندی نێوان لێکۆڵنەوەکان و زانست و خوێنە ڕێگە خاتەوە ئەو شتێک کە ناوی بێلایەنی باوی نییە لەو کتێبەیە ئەو کتێبە زۆر حەزمەکرد من بنووسایە ڕاستەکە حەسوودی پێ بم کتێبی تریژێ وەکەوەی وەکوتم ئەوەی عەبدولحوسێن نەوایی حەزمەکرد بۆ مێژووی کورد شتێکی وا هەبێت ینی بینوسمەوە لە مێژووی کووردا بەڵام ئەو کاریگەریانەی کە هەیە شتێکەیە کە تۆ گفتوگۆت لەسەرگر پێش دەستپێکردن ئەوەی کە ئایا من ستایڵی نووسینەکانم کاریگەری کام کتێبی لەسەر بووە لە ڕاستیان من لە نێو ئێستش نووسینەکان لە نێوان پێیەکم لە ناو ڕۆژنامەگەریایە پێکیشم لە ناو دنیای ئەکادیمیایە بە ڕۆژنامەگەری دەسم پێ کرد لەگەڵ ئەوەشە لە هەردوو حاڵتەکە لە هیچێکی لەم دوو قۆناغەیە نەمتوانیەوە ئەو فەزا ئەدەبێش بەجێ بێڵم ینی خۆم من نە شاعرم نە ڕیواییم نە ڕۆمانووسم نە پەخشان نووسیشم بەڵام هەمیشە نەمهێشتووە ئەو فەچکە بەڕاستی فەزای جوان نووسیتیایە تۆ بێ زۆر ڕێز لەو خوێنەرەوە بگری کە ئەیخوێنێتەوە با خوێنەرێکی کەمیش بێ بەڵام ڕێزی لێ بگرە وشەی زیادەی مێرێ وشە نابێ زۆر ینی چۆن ئێمە ئاوە خۆینەوە چۆن خواردنە خۆی نابێ مەسرەفی زۆر بکەین چۆنە بێ ژینگە مەسرەفیتیانەکەین وشەژە بێوا بێت ئەمە لە ئەدەبە ئەم پوختە و کورد بڕیە دەست دەکەوێت لە ناو علمی بەیانە زۆر ئەبێ بگەڕێتەوە بۆی سوودی لێ وەرگریت ستایلی نووسینی من لە نۆ ڕۆژنامەگەریشە هەر ئەچووم هەوڵمەیە جۆرێک لە ئارگومنتی تیابێ نووسینەکان بۆیە لە دوای لە سەحافی بم کۆڵکاریە زۆر ئیشمە کرد کاتێککە ڕۆژنامەگەری مەکرد کاتێککە بووم بە لە دنیای ئەکادیمیشان خوێندنی بەکەریۆس و ماستەر و تۆرام تەواو کرد و
ئێستا سەرپەرشتی و زۆرتر بدوێ ئەو سوچانە ئەگەڕم کە پێیەکی ڕۆژنامەنووسیانتیە یعنی هەمیش ئەو جۆرە گرێدانەم هەبووە پێم وایە تەواوکەری یەکترن و ڕۆژنامەنووسی باش ئەو ڕۆژنامەنووسە نییە کە خەڵک چی ئەوێ بۆی بنووسێت بەڵکو ئەو ڕۆژنامەنووسەیە کە فکری باش کە دنیایەکی باشتری ئەوێ بۆ خوێنەرەکانی و بۆ مرۆڤ سادە ئەکاتەوە لە چوارچەوەی ڕاپۆرت و کای ڕۆژنامەنووسیایی خاتە ڕوو نسبەتێک لە دڵگیری خاتە بەڵام ئەوتری ئەوێ عەقڵی مخاتەبەکەی بگۆڕێ ئەو ئینی باشە ستایلی نووسینی من وەکوتم بۆ نمونە لە نووسینە زۆر سوود وەرەگرم لە ئوسلوبی عەبدوڕحمان ڕاشید کە لە شەرقەوسەدا ستوونەکانی ئەنووسی و بەڕێوەبەری کەناڵی عەرەبیەش بوو وابزانم ئێستاژەر ماوە خالد قشتینی لەوەی کە ڕۆژنامەنووسە بەڵام بنەکەیەکی تاریخی یعنی بابەتی ڕووداوێکی کۆمەڵایەتی وردەیەنێ شتێکی ئایندەی و ئێستایی لێ ئەچنێ بابەتەکانی ئەو بەلامەوە زۆر جوان بوون کە لە ڕۆژنامەگەری عەرەبی و لە ئەو لەو ئەم خوێندنەوە لە ناو ستایلی نووسینی هومایونی کاتوزیۆنم زۆر بەلاوە جوان لە ناو نووسینی ئەکادیمیە لە ناو ئارتیکڵ و لە ناو توێژنەوە توێژنەوەکانە کە لە بواری ئەکادیمیا من کاریان تیاکەم ئەوەش بۆ خۆی کاتوزیان چەند کتێبی هەیە زۆربیانم خوێندێتەوە ئەوە زۆر کاریگەری لەسەر ئوسلوبی نووسینی منیان باش کردووە بەڵام بیر ینی شتێکەیە کە جاریوێت لە دنیای شتی بچووکەوەی من دیسانەوە ئێڵێمەوە بەلاغەتی باوکم ئەو دیکشنەری کە ئەو فەرهەنگەی کە لە مێشکی باوکمایە زۆر سوودم لێ وەرگرتووە لای نەنکم زۆر سوودم لێ وەرگرتووە کە هەردوو نەنکەکەم بۆ من ینی وشەی زۆر تازەیان لایە هەمیشە ینی زۆرێک لە کانێکی گەورن لە وشەی کوردی بە دووسێ زارەوە ئیدیۆمی زۆر باشمێنێ مەسەڵەن هەمیشە نەنکم یەکیان دایکی باوکم وەفاتی کردووە بیر لە قسەنەستەکانی ئەەکەمەوە زۆر جار بووم بە سەرچاوە بەشێکی زۆر لە سەرچاوەکە ینی بابەت بەشێک لەو سەرچاوانەی کە بۆ من بوونێتە هەوێنی نووسین باوکم زۆر کاریگەری هەبوو لەسرم ینی ئەوە این بووە زایدن عەجوولی دایکیشم عەجوولی دایکم زۆر دایکم زۆر بە دوای دەستڕەنگینی و وردەکاری لە جوان بینیە لەوەی کە زۆر حەزێکرد ماڵەکەمی بەدەستی خۆی بیچنێت لە هەموو شتەکانی و فزولیتێکی تایە دەرکردن بەشت من تێکەڵەیەکی ئەم دوانەیە لە خۆمە ئەبینمەوە نازانم شاگردێکی باش بووم خۆی دنیای ئەکادیمی وەکو ئەو دنیایە نییە کە ئەگەر نووسەر بیت و ئەکادیمی بیت تۆزێک ئەگۆڕێ زۆر فریا ناکەویت ئەخوێنیتەوە بەردەوام من کتێبم دووبارە نەکردێتەوە ینی کتێب دووبارە ناکەمەوە ینی هیچ کتێبێک نییە دووبارێکەمەوە ئەم سەر بۆ ئەو سەرجایت بڕۆم نازانم ئەوە باشەکەم یا خراپەکەم بەڵام جاری وایە لە نووسینی ترما ئەگەڕێمەوە سەریان بۆ پاراوێزدانە بۆ بەکارنانی دوو سەرچاوەیە جاری وایە هەیە زانیاریەک قلق مەکە هەمیشە ئەگەڕێمەوە بۆ ئەبدێتکردنەوەی خۆم ئەوە سوودم لێ وەرگرتووە کتێب پێم وایە ئەو کتێبێک کە بەجێهێڵی ئەوە ئەڵبەتە بەجیا لە دیوانە شعریەکان دیوانەکان ئەوە جیایە دیوانەکان هەمیشە ناتوانم نەگەڕێمەوە سەریان لە مەحویە لە نالیە لە گۆرانە لە ئەحمەد موختار بەگی جافە ئەوان هەر گەڕێمەوە لایەن مەسەن ئەو مەموزینی خانی و بە تەرجمەی هەژاری مکریانی تەفسیری قورئانی هەژارە زۆر چێژی لێ وەرەگرم هەم لە زمانە هەم لە بەلاغەیە هەم لەوەی کە کوردی چەند بەهێزە ینی چەند کوردیم خۆشە کاتێککە هەژار ئەینووسی لە چێشتی مجەور لەوانەیە من کتێب دووبارە ناکەمەوە زۆر سەیریان ئەم ژیانی کە لە کتێبە هەڵێ بژێری نازانم خەڵک بۆ لە کتێب ئاسوودەتەکە کتێبی باش هەڵمێم هەڵبەتە کتێبی باش هەمیشە بدوای ئەو قەلەقی ئاگرم لە کتێبەکانە هەیە ئەو کتێبانەی کە قەلەق مەکەن نازانم کە دەست بووە بێجاری وایە نازانی ئەم کتێبە باشە یا خراپە ئەوانە بەڵام ئەو کتێبانی کە دوورودونک دەکەن کە نیگەران دەکەن گومان بۆ دروستەکەن زۆر کتێبی باشن بەلای منەوە دوای جێکەوتیان لەسەر دەرونی ئینسان بەجێمێنێ بە پێچەوانەش ڕێیەکی تر هەیە کە لەسەر کتێب بەگەر ببورن تۆزێ جەسارەت بێکم من ناتوانم تەقیمی ئەو کتێبانە بکەم ئەو کتێبانەشی کە خراپن هەرێ بخوێنرێنەوە بەلای منەوە کتێبێ زۆر خراپ چەند هاوڕێکاک مەی خوێنەوە کاتی خۆتی پێ نا من باوەڕم وانە هەک ئەو تەنانەت ئەو شتانێک کە ئەنووسرێن هەرچی بنووسرێت ئەبێت بخوێنرێتەوە جاری وایە چونکە لە دنیای دراساتی مرۆییە لە کۆڵنەوە مرۆڤایەتیەکانە نووسەری کتێبگە خۆشی بابەتە
ئەبێ بپرسین باشە بۆ ئەم نووسەر ئەم کتێبە خراپە ئەنووسی ئەو بۆ خۆی جێگەی تێڕامانە بۆ سەردەمێکێت نووسینی خراپەوە زۆرە بێت بۆیە هەموو شتێک قابلی تەئەممولە لە ناو بابەتی زانستە مرۆییەکانەوە بەتایبەت لە مێژوو نوێیە لەبەرەوە کتێبی خراپیش لای من جۆرە لە جۆرەکان ئەتوانین هەر سوودی هەبێت لانی کەم کە تەقلیدی ناکەینەوە لانی کەم وەکو ئەو بانەکەین دووەمیش تێ بگەین باشە بۆ چاپخانەیەک ئەم کتێبە چاپەکە ئەوە بیماری کۆمەڵگەیە و لەو کتێبە خراپانەوە ئەم بیماریانە ئەبینین ئەگەر کتێب هەمووی باش بێت باوەڕ ناکەم دنیا خراپ بێت چونکە هەموو کەس شتی باش بنووسێنە بۆیە ئاساییە یەک نقطە هەیەک بیرم نەچێ ئێمە لە پەنای کتێبە بازڵم کە تۆڵی خوێندنەوە تەنیا کتێب نییە گۆڤارە باشەکانن توێژینەوە باشەکانن ڕۆژنامە باشەکانیش یعنی ڕۆژنامەی باشە بوو لە کوردستانە لەو چێ خوێنە بەلای سیر بێ من ڕۆشتم ڕۆژنامەی پێشکەوتنی 1920 تا 22 لاپەڕ خوێندومەتەوە ڕۆژنامەی زاری کرمانجی حسێن حوزنی مکریانی 28 تا 32 لاپەڕ هەڵماوەتەوە وەشتم لێ دێناوە زۆر زاویە جوان تێهاتێ کۆمەڵگە چۆن بووە وەرسەرخانەکان چی بوون ئۆتۆمبیل چۆن هاتە ئێرە چۆن ڕێکلایم لە پێشکەوتن ناوشتانە هەیە خەیاتی سەرچاکردن ئەمانە بۆ خۆی دنیا ڕابردووی ئینسان ئەبێ قابلی ئەوەی کە لێ بکۆڵ